پێشەوا کووردە، پێشەوا بە معنای کوردبوون کووردە و یەکێکە لەو ئەستێرانەی کە کوردبوون تایدا درەوشاوەتەوە و ئێمە کاتێککە لە قازی دەڕوانین تێڕادەمێنین ئێمە لە کوردبوون دەڕوانین و دەتوانین لە کوردبوون تێبگەین لە ڕێگەی قازیەوە. لەبارەی کوردبوونی قازیەوە هەستەکەم یانی یەکێک لەو شتانەی کەوای کردووە ئەم گێڕانەوە مێژوویەی بنەچەی قازیەکان لە لای مێژوونووسان بێدەنگیەکە بێ بەرامبەری، یعنی هەوڵ بدرێ بشارێتەوە. دایما ئەمە ترسێکی ئایدۆلۆژی هەبووە لەوەی کە قازی محەممەد باشە ئەگەر بە ڕەشڵەک گورجستانیە کوردبوونی لە چایە باشە، بۆ نەڵێن قازی گورجستانیە لە کاتێکە ئەوان بە ئەسڵ و بە ڕەشڵەک گورجستانی باشە. ئەم گورجستانیە چۆن ئەگەر گورجستانی نییە و کووردە و ئەگەر کوردبوون لە ناو قازیا دەدرەوشێتەوە لەو پڕی دەوشانەوەی خۆیە، باشە قازی محەممەد چۆن کووردە؟ ئایا ئەلێڕێترە و پرسیارە دێتە پێشەوە، ئایا کوردبوون خوێنە، ڕەشڵەکە، زمانە، چییە؟ کوردبوون چییە؟ ئەوانی کە سەرقاڵن بە مێژووە دایما ئیشێکی ڕەشڵەکناسی دەکەن، چێ لە هەر مەجالێک لە مەجالەکانە کوردبوون دەبەستنەوە بەوەی کە ئەمانە بە خوێن کورد بن، دەبێت لەو فلانە شوێن بن، ئەو شوێنە کوردیە کەواتە کوردن، ئەمە لە فلانە بنەماڵەیە کەواتە مادام فلانە بنەماڵەوە ئەوانە شەر کورد بوون کەواتە کوردن. ئەم مەوزوعی بنەماڵە و ڕیشەگەراییە لە ڕاستیە تێڕوانینە بۆ کوردبوون لە ڕێگەی مادیە جەستەیەکەوە. لە کاتێکە ئێمە ئەگەر بە شوێن کوردبوونە بگەڕین لە ناو ڕەشڵەکی مادی بایۆلۆژی و جەستەی و خوێنی و ئەمانە، ئێمە کوردبوون بزر دەکەین. بۆچی؟ چونکە کوردبوون لە ئەسڵا یعنی ئەساسێکی ڕۆحی هەیە نەک ئەساسێکی مادی. کوردبوون ئەساسێکی فکری هەیە نەک ئەساسێکی دەرێکی و مادی و ئەوەی کە سیستەمی هێز مەجای سیستەمی هێزە. و بەڵگەشمان بۆ ئەوەیە کە تا ئێستا مێژووی ئێمە وەک مێژووی سیستەمی هێز مێژوویەکی پەرت و بڵاوە تا ئێستا هیچ مێژوو نووسێک نەیتوانیوە بە معنای بەو معنایە بەو معنا میتۆدی و منهەجەی کە لە مێژووی نەتەوەکانی تری پێنووسراوەتەوە مێژووی کورد بنووسێتەوە. و مێژووی کورد وە کێشەیەکی گەورەی بۆ مێژوو نووسان دروست کردووە. مێژوویەکی هەزار پارچەیە، مێژوویەکی هەزار سەرە. تۆ مێژوو دەبێت لەسەر هێڵێکی ڕێک بنووسێتەوە و کاتایانی تۆ دەبێت حکایەت لەسەر حکایەت. بەڵام کاتێک کە دی مێژوو سێری مێژووی کورد دەکەی، مێژووی کورد هێڵێکی فرەسەرە. تۆ لەکوێوە دەست پێ دەکەیت و لە کام سەر لەمانەوە دەست پێ بکەم. تەبانەوە بۆ مێژووی سیاسی هەروانە، مێژووی دەوڵەتداری و سیاسی ئەوانە، بۆ مێژووی ئەدەبیات وایە، بۆ مێژووی زمان وایە. فەرزن تۆ مێژووی زمانی کوردی چۆن دەنووسیتەوە لە کاتێکا تۆ لە هەموو سەردەمێکە بەلایانی کەمەوە چوار زمانی نووسراوت هەیە. باشە ئەدەبیات ئێمە چۆن بنووسینەوە
لە کاتێکا تۆ سێر دەکەی لە سەردەمی ئەدەبیاتی کلاسیکا تۆ بە 4 زمان ئەدەبیاتی کلاسیکت هەیە. ئەمانە لە ڕاستیا وا دەکەن کە مێژوو نووس لە بەرامبەر نووسینەوەی مێژووی کووردا مشکلەی بۆ دروست بێ. بەم میتۆدە دەرەکیەی کە هەیە کە مێژووی پێدەنووسێتەوە، ئێمە ناتوانین مێژووی کورد بنووسینەوە، ناتوانین نە مێژووی زمانەکەی بنووسینەوە، نە ئەدەبیاتەکەی، نە مێژووی پەرەسەندنی ڕۆحی و ئاینیەکەی، نە مێژوو بەو معنایە کە مێژووی ڕووداوە تاریخیەکانە، ئەمانە ناتوانێت بنووسینەوە. و ئەو منهەجەی کە ئەم جۆرە لە مێژوو دەنووسێتەوە لەسەر هێڵێکی ڕاست دەڕوە، هێڵێکی زەمەنی ڕاست کە ڕووداوەکان بەدەم یەکەوەن. لەناو کووردا ڕووداوەکان بەدەم یەکەوە نین، ڕووداوەکان تەوزیع دەبن، پارچە پارچە دەبن. لێرە شتێک ڕوودەدا هی زەمەنێکە فەرزان هی دەبێت لە 50 ساڵی ترا ڕووبدا، کەچی لێرە ڕوویداوە لە پاڵ شتێکە کە ئێستا ڕوودەدا. لەبەرەوە تۆ ناتوانانی لە ڕووی زەمەنی و ئەم دوانە ڕەبت بکەی بڵێ ئەمە ڕووی دەدا دوای ئەوە، ئەمە دەبێتە سەبەب بۆ ئەوەی ئەوی تر ڕوو بدا. بۆ نمونە ئێستا هەر لە مۆزۆی کۆمار و هینا مەلەکیەتە، لەناو میلەتانی تر لە عێراق و لە ئێران و لە هەموو شوێنەکە مەلەکیەت هەیە، دواتر کۆماریەت دێت کۆدەتای بەسرا دەکە. فەرزان سیستەمی ئەوەی حکومڕانی مەلەکیەت لە عێراقا کۆماریەت کە وەکو مەرحەلەیەکی دوای ئەو دێ کۆدەتای بەسرا دەکە. لە ئێرانە لە دوای نزیکەی 50-60 ساڵ دروستبوونی دەوڵەتی مۆدێرنی ئێران کە پاشایەتیە، دوای ئەوە کۆماری دەبێتە کۆماری. ئێسێر دەکەی لە کۆماریەت دایمە کۆدەتایە لەسەر ئەویری، یعنی دەبێت کۆدەتا بکە و دەبێت ئەو سەبەبە و ئەم لەمەوە لێکجی دروست دەبێت ئەمی تری لێ دەردەچێت کە کۆماریەتە. کەچی ئەمە کەبی لە مەلەکیەت و کۆماریەت دەکەینەوە لە لای کورد. کۆماری مابات کۆمارە، مەرحەلەی کۆماریەتە. لەو لاشەوە تۆ مەرحەلەی مەلەکی دەیە شێخ مەحموودە، و ئەم دوانە لە یەک فتران بەبێەوەی کۆدەتاش بەسەرێکان بن، و ئەمە لە شوێنێک دەڕوێ، ئەوش لە شوێنێکی یەک پەیوەندیەکی دیالکتیکی لە بینی مەلەکیەتی شێخ مەحموود و حکومەتە مەلەکیەکەی و حکومەتە کۆماریەکەی قازی محەممەدا نییە، وەکو ئەو پەیوەندی کە لە نێوان کۆماری ئێران و مەلەکیەتی ئێران هەیە، یا ئەو پەیوەندی کە لە نێوان کۆماری عێراق و عێراقی کۆماری و عێراقی مەلەکیە هەیە کە پەیوەندیەکی دیالکتیکیە لەسەر هێڵێکی ڕاست. لێرەوە ئێمە کە دەمانەوێت مێژوو بنووسینەوە بەو ڕێگایی کە مێژووی فەرزەن سیاسی ئێران فارس دەنووسرێتەوە، یا هی عەرەبیا فلان هی میلەتەکانی تر، ئێمە ناتوانین بەمە لەسەر ئەم هێڵە ڕاستە بتوانین کورد کۆکەینەوە لەسەر ئەم هێڵە ڕاستە و تبڵێ نەمە تاریخەکەیەتی. ئەمە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە ئەو ڕووداوە مێژوویانەی کە لەناو کووردا ڕوودەدا بە سیستەمێکی تر ڕوودەدەن جیاوازە لەم سیستەمە هێڵیە کە سیستەمی لە ئەساسە سیستەمی هێزە. و لێرە ئێمە تووشی کێشەی گەورە دەبینیانی بۆ تاریخ، بۆ ئەوەی ئەم کێشانە حەلکەین دەبێت بگەڕێنەوە بۆچی؟ بۆ ئەو سیستەمە ڕوحی کە من ناوە سیستەمی کوردبوون. و کوردبوون لە ناو ڕوحایە، لە ناو جەستەی سیاسیانە. کوردبوون ئەوەندە دۆخێکی ڕوحی و هونەری و ئستاتیکی و ئەفزانەیی و ئەمانەیە لە منتقە ئاکاریەکایە. کوردبوون لە ناو منتقەی هێز و منتقە پیشەیەکایە نییە. بۆیە لێرەوە ئیتر کە ئەمەمان لەمە تێگەیشتین اینجا تێدەگەین کە لە کوردبوون تێگەیشتین کوردبوون چییە، اینجا دەتوانین لەبارەی کوردبوونی قازیەوە بدوێن. ئایا قازی بەچی کووردە؟ قازی بە ڕەشڵە کورد نییە، بە زمان کورد نییە، بە کولتور کورد نییە. نەگەر قازی ئەوەی کە دەکەوێتە ناو کوردبوونەوە و ئەم کوردبوونە تعبیر دەکات لە ناو ژیانە، ئیتر ژیانی سیاسی بێ، ژیانی ئەخلاقی خۆی بێ، ژیانی ڕۆحی بێ، ژیانی هونەری بێ. لە هەر ژیانێک لەم ژیانە ئەم کوردبوونە دێتە ناو مۆسیقا و مۆسیقا دەکاتە کوردی، سیاست دەکاتە کوردی، ئەخلاق دەکاتە کوردی، ئاین دەکاتە کوردی، تەنانەت نەریتە کۆمەڵایەتەکان دەکاتە نەریتێکی کوردی. کاتێک ئەمە دێت ئەم کوردبوونە کە شتێکی ڕوحیە دەبێت بێتە ناو ئەم نەریتانە، اینجا بەمە ئەمانە کوردین. ئەی قازی بەچی کوردیە؟ قازی کاتێک ئێمە سەیری ڕەشڵەکەکەی دەکەین
لە ڕووی ڕەشلەک و لە ڕووی ڕەشلەکی بایلۆجیەوە ئەو گورجستانیە. ئەم گورجستانیە چۆن دەبێت بە کورد؟ هەر زۆر بە ئاسانی هەر لەناو حکایەتەکە خۆیان هەیە. چۆن عیسا دەبێت بە محەممەد، هاواش ئەم گورجستانیە دەبێت بە کورد. ئەم گورجستانیە چۆن دەبێت بە کورد؟ لە دەرئەنجامی هوشیاربوونەوە بە ڕوح. کوردبوون خۆی هوشیاربوونەوەیە بە ڕوح. لەناو یارسانەکانە فکرێگە فکری چاوکرانەوە کە ئەمە هوشیاربوونە بە ڕوح. لای ئەوان پێیان وایە هەر کەسێک لە هەر شوێنێک بێت چاوی کرایەوە بەم شێوەیە دەبێتە یارسانی. ئەم کەسایی هەر شوێنێک بێ، خەڵکی هەر شوێنێک بێت، لای ئەوان بەوەی تعبیر لەمە بکەن دەڵێن هەر کەس کاتێک کە چاوی دەکرێتەوە بە هەورامی دەدوێت. ئیتر زمانەکەی خۆی لە یاد دەکاو یەکسەر ئەوەی کە دوانەکەی زمانی کە چاوی کرایەوە ئیتر بە هەورامی دەدوێت. ئەمە مەبەست چێ لێرە؟ مەبەست ئەوەیە ئەو ڕوحە زمانی خۆی هەیە بۆ دوان. کاتێک عیسا ئەو عیسایی کە دواتر ڕوحی دێتە ناو قازیەوە، عیسا دەبێتە محەممەد، ئیتر عیسا لە ناو فەزایەکی کوردیایە. ئیتر عیسا لەوێوە ئەم ڕوحە کە هوشیاری بەم ڕوحە پیا دەبێت دەکەوێتە ناو کوردبوونەوە. کوردبوون هوشیاربوونە بەم ڕوحە. ئێمە چەند ئەم هوشیاریەمان بەو ڕوحە لە دەستدا وە چەند لە سیستەمە ئاکاریەکە و ئەو سیستەمە ڕوحێ دوورکەوتینەوە، ئەوەندە لە کوردبوون دەکەوین. ئەوانە دوور دەکەوینەوە لە کوردیەتی و کوردیەتی خۆمان لە دەست دەدەین. بۆ نمونە بزوتنەوە کوردیەکان چەند ناسیۆنالیستی بنەوەنە کوردبوون لە دەست دەدەن، چەند بەرەو کوردبوون بڕۆنەوەنە ناسیۆنالیست بوون لە دەست دەدەن. بۆچی؟ چونکە ناسیۆنالیزم داوای یەکڕەنگی دەکا، بەڵام کوردبوون داوای فرەڕەنگی دەکا. کوردبوون داوای ئازادی کولتوری دەکا، بەڵام ناسیۆنالیزم داوای تۆتالیتاریەتی کولتوری دەکا. وە کێشەی کوردبوون لەگەڵ ناسیۆنالیزم لە ئەسڵا ئەلێرەوەیە. و ئەم فرەیە لە ئاینە لە کولتورە لەوەی کە هەیە هەمووی ڕەبتی بە کوردبوونەوە هەیە. وە کوردبوون سیستەمی ڕێخستنی ئەم جیاوازانەیە. لە کاتێکە ناسیۆنالیزم دێ ئەم جیاوازیانە ڕێک ناخا، ئەم جیاوازیانە دەکوژێ، لە ناویان دەبا و دەیانکاتەوە بە یەک و یەک ڕەنگیان دەکا. کوردبوون دێت هەمانگی دروست دەکات لە نێوان ئەم ڕەنگە جیاوازانە، وە کوردبوون خۆی ئەو سیستەمەیە کە ئەم ڕەنگانە ڕێک دەخا. ئەم سیستەمە سیستەمێکی ڕۆحیە، سیستەمێکی مادی نییە. پێشتر من باسی ئەوم کرد کە مادە هەوڵی یەکبوونی شتەکان دەدا و فرەڕەنگیەکانیان ناهێڵێ، بوونیان دەکوژە و دەیانکاتەوە بە یەک. بۆیە ئەوەی مادیە بڵێن دیالکتیکی نێوان تەبیعە و مادە، کاتێ مادە سەیتەرە دەکات دیالک مەرگ بەرام دێت. و سیستەمی هەست سیستەمی مەرگە لە ڕاستیە. مەرگی چی؟ مەرگی ئەوەی کە ڕوحیە. مەرگی چی؟ مەرگی جیاوازەکان. مەرگی چی؟ مەرگی هەموو ئەو بوونە جیاوازانەی کە دەیانەوێ پێکەوە بن و بەڵام جیاوازیانە دەبێت بکوژێن تاوەکو پێکەوە بن. لەبەرەوە سیستەمی هەست لە ئەسڵا سیستەمی مەرگە. و بەڵام سیستەمی ئەو سیستەمەی تر کە سیستەمی ئازادیە و کوردبوون ئەو سیستەمەیە، ئەمەیان سیستەمی ژیانە. هەر لێ ڕەشەوەیە من دەڵێم دیالکتیکی ڕوحی قازی لەگەڵ ئەو مەرگایە، یعنی دیالکتیکی مەرگ و ژیانە. بۆچی؟ چونکە ئەو ڕژێمی ئێران و یا فارس ڕوحێکی مەرگ ئاوەرە، ینی مەرگهێنە. مەرگێن بۆ کێ؟ بۆ کوشتنی جیاوازیەکان. و بەپێی چی؟ بەپێی سیستەمی هێز دەڕوا بەڕێوە. و فارس لە تاریخە پەیڕەویەکی زۆر پتەوی لە سیستەمی هێز کردووە. یەکێکە لەو میلەتانەی کە لە سیستەمی هێزە هەر لە کۆرشەوە لێهاتوویەک و زیرەکێکی سێریان تایە لە دامەزانی سیستەمی هێزە. و ئەگەر سێری نظامی پاشایەتی بکەین لە سیستەمی هێزە لە ناو ئێرانە، سلسلەی پاشایەتی هەتا هەشتاکان نیام سەدەیە دێت، خۆی ڕادەگرێت. و لێرەوە ئەو سیستەمەی ئەوان پەیڕەوی دەکەن، فارس پەیڕەوی دەکات سیستەمی هێزە لەو پەڕی پتەوی تۆکمەی خۆیە. ئەوەی کوردیش پەیڕەوی دەکات سیستەمی ئازادیە کە فرەڕەنگی و ئەوانەی تایە، ئەوەی کە
ڕێگەت دەدا ئەوەی کە هەیە وەک خۆی ببێت وطبعا ئەم دیالکتیکەی نێوان ژیان و مەرگ هەر لە میدیەکانەوە دەست پێ دەکات لەبەرەوە تا لەمە تێنەگەی من حەز دەکەم ئەمە ڕوونکەمەوە چونکە شتێکی تر هەیە ئەگەر بڵێن ئێمە قازی ئەگەر قازی بەوەی کە گورجستانیە کورد نییە دەبێ بڵێن شاه ئیسماعیلی سەفەویش فارس نییە بەوەی کە بەڕەشلەک کوڕی نەوەی شێخ سەفێدینی ئەردەبیلیە کوردە و خەرکی شنگالە و دواتر دەچێتە ئێران و دەچێتە ئەردەبیل و ئەوەشی کە لەگەڵ یایەتی تەمان سلسلەی سەفەویەکان دروست دەکا لە ڕاستی هەر فارس نین ئەسڵان تورکن مریدەکانی ئەو مریدانەی کە لە دوایی بۆ شێخ سەفی ئەردەبیلی دروست دەبن ئەمانە یارسانن و ئازەرین و ئەو ڕەبتەی ئێستش لە بینی ئازەریەکان و فارسا هەیە کە هەردووکیان لە سیستەمی هێزا مشتەرەکن وا دەکات زۆر بە ئاسانی ئازەریەک بتوانێت بچێتە ژێرباری ئەو ئێرانی بوونەوە کە هەیە بەڵام کوردێک ناچێتە ژێرباری ئێرانی بوونەوە چونکە ئێرانی بوون ڕنگڕێژ کراوە بە سیستەمی هێز یعنی ئێرانی بوون عیبارەتە لە پەیڕەوکردن لە سیستەمی هێز لە کاتێکا ئێمە گەرسێری ئێران بکەین کاتێککە ئێمە دەڵێن هندۆ ئێرانی ئاریایی من هەست دەکەم کورد لەکوایە لە کوای ئێرانایە کورد دیوەکەی تری ئێرانە دیوە ڕۆشنەکەیەتی دیوە تاریکەکەی فارسە دیوە ڕۆشنەکەی کوردە دیوە ئاریاییەکەی کوردە ئەوەی کە ڕۆحە ئاریەکەی هەڵگرتووە و کامە هەوڵە ئەم ڕۆحە ئاریاییە لە یۆنان و لە میدیەکانەوە پەیڕەوی لە سیستەمی ئازادی دەکات بەڵام ڕۆحەکەی ترکە پەیڕەوی لە سیستەمی هێز دەکات ئەم بەشەی ئەم جەستە داگیرکراوەی ئاریایی یەکسەر دەچێتە دەرەوەی ئاری بوون لەبەر ئەوە پەیوەندێکی زۆر سێر دروست دەکات لەگەڵ سامیەتە وەرگرتنی ئیسلام کە فارس ناتوانێت خۆی لە ئیسلام دەرباسکە زمانەکەی ناتوانێت خۆی لە عەرەبی دەرباسکە چونکەوە چووەتە ناو پێکاتەی بوونی ئەوەوە ینی بۆتە بەشێک لە بوونی ناتوانێت لە خۆی دەریکە بەڵام ئەمە ناتوێت ناو بوونی کوردەوە ناتوانێت لە خۆی دەریکە لە زمانەکەی عەرەبی کردووەتە دەرەوە بەڵام فارس ناتوانێت عەرەبی بکاتە دەرێ بۆچی چونکە بۆتە بەشێک لە بوونیە و ئەم پەیوەندیەک بینی فارس و سامی تەبعەکان لەوەیە کە ئەمان سەر بە سیستەمی هێزن دەشە ناو سیستەمی هێزەوە وەستامیەکانیش دەشە ناو سیستەمی هێزەوە ئاشور هەر سەر بە سیستەمی هێزە لێرەوەیە کە دواتر کاتێککە میدیا لەسەر دەستی کۆش دەڕوخێ جارێکی تر سیستەمی ئازادی تاحول دەکات بۆ سیستەمی هێز و ئاشورێکی تر دروست دەبێتەوە ئەو ئاشوورەی کە میدیا دەیڕوخێنێ و هێرش دەکاتە سەر میدیا و تیا دەچێ ئەم سیستەمی ئازادیە پیا دەبێ کە بەپی هێرۆدۆت تاکەتینێکە نظامێکی جیاوازە لەو نظامی کە پێشتر هەبووە و ئەو پێی وایە کوردەکان ئەفەن میدیەکان خەڵکیان فێری ئازادی کرد ینی جۆرەی تر لە سیستەمی حکومڕانی کە لەسەر ئەساسی ئازادیە میدیەکان نایەن ئیمپراتۆریە دروستکەن وەکو ئاشوریەکان و ئەوە دووپاتکەنەوە کە ئاشوریەکان کردویانە بەڵام دواتر کە کۆرش دێ ئەم هێنە دێت جارێکی تر عینی ئیمپراتۆریەت کە ئاشور لەسەری بەندە ئیمپراتۆریەتە گەورە شەرقیەکان کە لەسەر تەوتین سیستەمی هێزیانتیایە ئەوە جارێکی ترسەر لە نوێ دروست دەکاتەوە بە جەستەی میدیایی دروستی دەکاتەوە یعنی ئەم ڕۆحە مەرگ ئاوەرە دەچێتە ناو جەستەی میدیاوە فعلەن ڕۆحی دەکوژێت و وەکو جەستەیەک بەکاری دێنێ هەتا هەموو دنیا داگیر دەکات تەنان تا بەرەو یۆنان دێ یۆنان کە بە هەمان شێوە پەیڕەوی لە سیستەمی میدیەکە دەکات لە بەرامبەر یۆنانە دەشکی و یۆنان ئەو هەمان سیستەم ئەم هینەی ئەم دەسەڵات خوازیەی فارس ڕادەگرێت ئەو سیستەمەی کە لە ناو یۆنانە هەیە و پێشتر لە ناو میدیەکانە هەبووە کە من ناوم ناوە سیستەمی ئازادی و ئەم سیستەمە کوردبوون ڕەبتە بەم سیستەمەوە باشە قازی بۆچی قازی گورجستانیە دەبێتە کورد کەچی شاه ئیسماعیلی سەفەوی بەڕەشلە کووردە دەبێتە فارس ئەمە تەبەن پەیوەندی بەوە هەیە کە لە شاه ئیسماعیلی سەفەویە ئەو بیرکردنەوە ئاینی یارسانیەی کە لە شێخ سەفی ئەردەبیلیەوە دەست پێ دەکا کە فترەی سوڵتان ئیسحاقە
وە لە ناو سەرنجامە شێخ سەفی ئەردەبیلی دەورەیەکە لە دەورەی یارسانیەکان و دەورەی خۆی هەیە شێخ سەفی ئەردەبیلی یان شێخ سەفی ئەردەبیلی خۆی یارسانە وەسەر بەو سیستەمە ڕوحیەیە کە کورد پێڕەوی دەکا کە ئەو سیستەمی فرەیەیە کە باسمان کرد سیستەم ڕوحیەکەیە شێخ سەفی ئەردەبیلی بەمان تەنانەت شێخ سەفی ئەردەبیلی و نەوەکانی دوای کە دێن ئەو مریدانی کە ئازەریەکان کە لەگەڵ یا کۆ دەبنەوە جەستەی ئەم دەبنم مرید دواتر شای ئیسماعیلی سەفەوی ئەوانەی کە شۆڕشەکە دەکەن ئەمانە لا دەبا مەجموعەیەک لە مەلا دێنێ لە سووریاوە وە شیعەگەری لێرەوە لە شێخ سەفی ئەردەبیلیەوە ئێران تەحول دەکات لە سونەوە بۆ شیعە و لێرە لە ئەو ڕوحا لە شێخ سەفی ئەردەبیلیەوە پەیدا دەبێت دەست بە پەیدابوون دەکات دێت لە ناو شای ئیسماعیلی سەفەویە کۆتایی پێدەیە ڕێک بە پێچەوانەی ئەوەی قازی محەممەدەوە کە لە دوای کۆتایی هاتن بە ئەو ڕوحە کە دێت دەمرێ لە جاتی ئەوەی زیندوو بێتەوە ڕوحی قازی لە گورجستانەوە چونکە ئیسا کە یەکەم جار گورجیە لە فترەی کوڕەکەی شای ئیسماعیلی سەفەویایە ینی فترەیەکی زۆر کەم لە دوای ئەوەی کە شای ئیسماعیلی سەفەوی تاوا دەبێ ئەم ڕوحە دێتە ناو کوردەوە کە ئەم ڕوحە دێتە ناو کردەوە پەیامەکەی خۆی لە ماوەی 400 ساڵە لە قازیە بەرجەستە دەکا ئەم پەیامە پەیامی ژیانە لەوێ ئەوەی ڕوحیە لە شای ئیسماعیلی سەفەویە هێن دەبێتە مادی دەبێتەوە و بەڵام لێرە بە پێچەوانەوە شتێک مادیە بەرەبەرە هوشیاری بە ڕوح پیا دەبێت و ڕوحی دەبێتەوە بەم گەشتە ڕوحیەوە ڕوحی قازی دەکات ڕوحێکی کوردی بێ لەبەرەوە کوردبوون ڕەفتی بەم ڕوحەوە هەیە و چەند ئێمە لەو سیستەمی ئازادی دوورکەوینەوە ئێمە لە کوردبوون دەکەوین ئەگەر هەزار با پیرەشمان کورد بێت و خوێنمان کورد بێت کەسێکی وەکو شێخ مەحموود بەچی کوردە شێخ مەحموود بەوە کوردە بە بەو سیستەمە کوردە ئەوانە خۆ شێخ مەحموود سەیدە و دەڵێن عەرەبە و کوردبوون هەر خۆی ئەسڵەن کوردبوون ڕەشلەک و خوێنیە کۆمەڵە گروپن هەر لە کاتێ دەچی تاریخی کورد دەخوێنیتەوە تۆ لەکیەوە دەست پێ دەکەی کۆمەڵە قەوم لە بەردەم تایە میلەت لە بەردەم تایە دەڵێن ئەمانە هەموو شمولی دەکا کورد بن کامیانە گوتیە لولوبیە چیە مانیە میدیە ئەمانە چی تەمان ئەم گروپانە کە دەڕژێنە ناو ئەو منتیقەیە بەردەوام هەتا لە میدیەکانە فعلەن لە میدیەکانە ئەو سیستەمە بەرجەستە دەبێ ئەمەش وێنێکی تاریخیەوە ئەو ڕوحانە ئەو گروپانە کۆ دەکاتەوە کە مەیلیان بۆ سیستەمی ئازادی هەیە ئێتە هەر یەکیان لە شوێنەکەەوە هاتووە وە کوردبوون ئەسڵەن عبارەت نییە لەوەی کە قەومێکەیە وەکو چۆن دەڵێ عەرەب وەکو چۆن دەڵێ جوولەکە تەنانەت وەکو چۆن دەڵێ فارس خەتێکی ڕەشڵەکی هەیە جەستەیی هەیە کە گریان دەدا بەیەکەوە ینی جەستەیە گەیە تاریخێکی هەیە کورد ئاوانیە وەک کورد عیبارەتە لە کۆمەڵە میلەت کە مەیلێکی تایبەتیان هەیە لە هینەکەی خۆیان دابڕاون لە جەستەکەی خۆیان بۆچی چونکە مەیلیان بۆ سیستەمە ڕوحیە هەبووە و جەستەکەی خۆیان قبولی نەکردوون فڕێ داونەتە دەرێ و کە فرێ داونەتە دەرێ بەرەبەرە هاتوون قەدەرێک گەناونی لەگەڵ ئەوانی ترکەوانی فرێ داونەتە دەرێ ئەم قەدەرە کۆی کردوونەتەوە و پێکەوە ئەم میلەتانە لەسەر ئەو کۆبوونەتەوە کە کەسیان جیاوازیەکانی ئەویتر نەکوشێ کەسیان سەیتەرە نەکا بەسەر ئەویتریانە کەسیان نەبێ باغای ئەویتر بکاتە کۆیلە لێرەوە ئەم سیستەمە و دەرکردنی ئەم ڕوحەبەوە و مەیل بۆ ئەمە ئەم پێکەوە ژیانە ئەمانەی کۆ کردووەتەوە و کوردبوون هیچ نییە جگە لەوەی کە هەماهەنگی لە نێوان ئەم میلەتە جیاوازانە ئاساس دەکات بەبێەوەی جیاوازیەکانیان بکوژێ بەبێەوەی تووشی مەرگیان بکە ینی بیان کاتەوە بە یەک لە ناو یەک بیان کاتەوە بە مادە ئایدیەڵەکانیان دەربێنێ ڕوحیان دەربێنێ و جەستەیەکی زلیان لێ دروستکە کە یەک ئیرادە سەیطرە لەسەردا هەر لەبەر ئەوەیە لە هەموو سەردەمێکە ئێمە فری لە ناومان هەیە فرە سەرکردەیی فرە زمانی فرە کولتوری ئەمە جەوهەری ئێمە پێک دێنێ کاتێک ئێمە دژی ئەم فرەیە دەبینەوە ینی دژی کوردبوونی کورد کێیە؟ کورد ئەو گروپانە
کە لە جەستەکەی خۆیان دابڕێنداون لە جەستەی میلەتەکەی خۆیان کە پێڕەویان لە سیستەمی هێز کردووە دابڕێنراون و میلیان بۆ سیستەمێکی تر هەبووە وانە ئەو سیستەمی هێزە فڕی داونەتە دەرەوەی خۆی و ئەمانە پێکەوە کۆبوونەتەوە لە شوێنێک سیستەمێکی نوێ سیستەمێکی جا لە سیستەمەکەی ئەوەی کە خێڵەکەی خۆیانە هی میلەتەکەی خۆیانە هاتوونەتە ژێر حکمی ئەو سیستەمەوە میلیان بۆ سیستەمە پێیا کردووە کە سیستەمی ئازادیە جیاوازیەکانیان ناکوژێ ینی لێرەوە ئێمە تێدەگەین کورد فرە ڕیشەیە ینی چی فرە ڕیشەیە ئەم فرە ڕیشەیە دەبێ سیستەمێک کۆی کاتەوە ئەم سیستەمە لە ناو ڕوحایە لە ناو جەستانیە ئەگەر ئێمە نمونەی هەر ئینێکی شێخ محمود هەیە لەسەر ئەمە زۆر گرنگە لێرە ئەڵێن شێخ محمود کە دەگەڕێتەوە جەمە لە بەس باسی ئەمە دەکا ئەڵەکە دەیگەڕێنەوە لە هێندستان دەچێتە کوێت لە کوێت میری کوێت دەڵێ کە قسە دەکەن و ئەم سەیدە و ئەو سەیدە میری کوێت پێ دەڵێ ئامۆزا تۆ باشە چی داوە لەو کوردانەوە تۆ عەرەبی وەک ئێمە و ینی ئامۆزای ئێمەیت شێخ محمودیش جوابێکی سەیری دەداتەوە جوابدانەوەکەی شێخ محمود ئەمە ینی یەکێکە وەکو بڵێ لە درەوشانەوەی ئەم مەوزوعی کە من باسی دەکەم لە شێخ محمودا کاتێک کەسێک ئەوەی کە لە میلەتەکەی خۆیدا دەبرێت و دێت مەیلی بۆ سیستەمی ئازادیەکە پێیا دەکات دێ لێرە کۆ دەبێتەوە لەگەڵ ئەوانی ترا ئەمە لە تەواو لە بنەماڵەی لە شێخ محمود ئاستی پێ دەکەی شێخ محمود لەم قسەی شێخ محمودا کە بەرامبەر میری کوێت دەیکا شێخ محمود بە میری کوێت دەڵێ ئامۆزا ئێمە ڕاستە عەرەبین بەڵام ئێوەی خزم ئێمەتان قەتڵ و عام کرد و ئێمە هەڵهاتین هاتینە ناو کوردەکان و کوردەکان نەکە ڕێزیان لێ نەکردین ئەوە کوردەکان منیان کردو بە سەرۆکی خۆیان چۆن بۆ میلەتێکی ئاوا هەت یەک دڵۆپە خوێنم مابێ نایبەخشم ئەم گوتنەی شێخ محمود تەواو گزارشتە لە کوردبوونی شێخ محمود یعنی چی ینی کوردبوون ڕەشلەک نییە کوردبوون ئینتیمایە بۆ ئەم سیستەمە لەبەرەوە کاتێک گروپێک لە ناو میلەتێکی ترا دێتە ناو کوردەوە و ئەوم فەزایە دەبینێ بەرەبەرە بە پرۆسی کوردبووندا دەڕوە پرۆسی کوردبوون پرۆسەیەکی ڕۆحیە و ئینتیمایە بۆ ئەو سیستەمە لەبەرەوە کاتێک کە ئەمە گورجستانیە ڕاستە خۆ لە ڕووی جەستەییشەوە بۆ داخسوڵتان کچەکەی کچی برایەکی خۆی پێدەدا و ئەم ڕوحە لە ناو جەستەیەکی کوردیە گەشە دەکات و پێدەگا هەروەکو چۆن ڕۆحی ئەو ڕوحایی کە لە ناو شێخ سەفی ئەردەبیلیایە کووردە بەڵام دێت لە ناو ئازەریەکە ینی جەستەی ئازەریەکانە ئەم ڕۆحە تورکە ئازەریەکانە گەشە دەکات و ژن و ژنخوازی لەگەڵ ئازەریەکانە ئەو شێخەی کە شێخ سەفی ئەردەبیلی دەچێت بۆ ئەردەبیل بۆ لای چارەی دەردە ڕوحیەکەی دەکا ئەو کچێکی خۆی پێدەدات و دواترم بنەماڵەی سەفەویەکان ئەلێرەوە دەست پێ دەکات بەڵام ئەوەی سەیرە ئەوەیە کە ئەو لێرەوە کام ڕوحە گەشتەکەی دەست پێ دەکات بەرەو سیستەمی ئازادی و هوشیاریەکی زیاتری ڕوح دەڕوا بەڵام کاتێک کە ئەو ڕوحە دەچێتە ناو جەستە تورکیەکەەوە بە پێچەوانەوە لە جیاتی ئەوەی ڕوح بەرەو هوشیارێکی زیاتر بڕوا بەرەو کەسبوونێکی زیاتر دەڕوا هەتا لە ناو شای ئیسماعیلی سەفەویە ڕوح بە تەواوەتی دەگوژێتەوە یعنی کۆتایی شێخ ئیسماعیلی سەفەوی کۆتایی ڕوحە بەڵام کۆتایی قازی محەممەد و سەرەتای لەدایکبوونی ڕوحە یعنی ئەویان فارسی بوون لەسەر ئەساسی مەرگ دامەزراوە مەرگی ڕوح و ژیانی جەستە ئەمیان لەسەر ژیانی ڕوح و مەرگی جەستە و ئەمەشە دیالکتیکی نێوان کورد و فارس ئەلێرایە فارس مەیلی بۆ سیستەمی هێزە بووە هەر بە دێژایی مێژوو مەیلی بۆ سیستەمی هێزە بووە تەنانەت کۆرش کاتێک گەمە حکایەتەکەی لەگەڵ میدیەکانە دەخوێنینەوە کە دایکی کوردەوە دایکی میدیە لە میدیەکانە کۆرشە لە منداڵیەوە مەیلی بۆ سیستەمی هێزە هەیە کاتی حکایەتەکانی کۆرش دەخوێنینەوە ئامە دەبینین وە کۆرش لە ڕێگەی حکایەتێکەوە کە تایە هێزی خۆی بەکاردێنێ بە سیستەمی هێز لەگەڵ منداڵەکانە یاری دەکا یاری پاشانێ دەکا ئەوەی پاشا یەکێکیان دەبێتە پاشەوانی تر لە ڕێگەی هێزەوە یەکێکیان عقوبەت دەدا وەلی دەدا بەڕاستی لەکێک لە منداڵەکان کە منداڵی کۆشکن دواتر لەسەر ئەوە کۆرش بانگ دەکرێت و کە بانگ دەکرێت جوابی ئەستیاک دەداتەوە
دەڵێت تۆ پاشای ئەگەر یەکی غەڵەت لە فرمانت دەرچیە تۆ عقوبەی نادێ منەرەمەم کردووە دواتر کە ئەم منداڵە دەبینێت تێدەکاوە شتێکەوە هەر منداڵە بە شوێن ڕەشلەکەکە دەڕوا سێر دەکاوە منداڵی کچەکەیەتی کە ئەم کاتی خۆی دووری خستوێتەوە بۆەوەی ئەم منداڵە کۆدەتای بەسەرانەکە لەگەڵ ئەوەش کە دەزانێت منداڵەکەی ئەم نەوەی خۆی کۆدەتای بەسەرا دەکا نایکوژێ دەیەڵێتەوە ئەوەیە دواتر کۆرش دەچێتەوە بۆ ناو ئەخمینیەکان لەوێ هۆزێک لە هۆزە پارسیەکان و کان لەوێەوە جارێکی تر دێت جێژرێک دەخات لەگەڵ ئەو وەزیرەی کە وەزیری ئەسیاکە ڕێک دەکەون و کۆدەتاکە دەکەن و ئەو کاتە ئەو مەرگ دێتەوە ناو ئەو جستەیەکە هەیە لە کاتێکە لە دیاکۆ چاوکرانەوەکە دەست پێ دەکا لە دیاکۆ فعلەن دیاکۆ هوشیاریە ڕوحیەکە دیاکۆ سازی دەکا دیاکۆ کەسێکی ئاتیادیشە لەوێەوە چاوی دەکرێتەوە و گوتنی دەبێتە گوتنی ڕوح دەبێتە لۆگۆس ئەو هەموو فەوزا و فەرتەنەی لە بینی هۆزە میدیەکانە هەیە کە دووست بۆ لە بەهۆی ئەوە هەرێکە جیاوازەکانی خۆی دەپارێزێ ئەو سیستەمی ئازادیە دێنێ هەرەمیان ڕێک دەخە فەوزاکە لە فۆزاوە دەگۆڕێ بۆ هارمۆنیا ئەلێرەوە دەوڵەتی میدی پەیدا دەبێ سیستەمە ئاکاریەکە لە ناو دەوڵەتی میدیا بەرجەسە دەبێ طبعاً ئەم سیستەمە دواتر کوردبوون ڕەفتە بەم سیستەمەوە ئێمە کە دەڵێن میدیەکان ئەگەر بڵێن باو باپیرەی کوردن هەرچەنەوە لە ڕووی تاریخیەوە مینۆرسکی ساغی کردوێتەوە فلان ئەمانە لە ڕاستیە کوردبوونی میدیەکان ساغ ناکاتەوە ئەوەی کوردبوونی میدیەکان ساغ دەکاتەوە ئەم سیستەمی ئازادیەیە ئەوەی کوردبوونی کورد ساغ دەکاتەوە و کورد ڕەپت دەکاتەوە بە میدیەکان ئەوە نییە میدیەکان لە منتیقە کوردیەکە بوون و لە نزیکی مەهابات و لە ئەکباتان و هەمەدان و ئەمانە بوون و بۆیە کوردن ئەم جوگرافیەکەیان دەکەوێتە ئەو شوێنە ئەمانە چونکە کوردیش دواتر کە پەیدا بووە هەر لەو شوێنە ماوەتەوە ئەم بەڵگا دەرەکیانە لە ڕاستیە کوردبوونی ڕەبتی کورد بە میدیەکانەوە ساز ناکە و ڕەبتی کورد بە میدیەکانەوە ڕەبتێکی ڕەشلەکی نییە ڕەشلەکی مادی و عەرزی و دەرەکی نییە ڕەبتی کورد بە میدیەکانەوە ڕەبتێکی ڕوحیە ڕوح ینی کوردبوون لە ڕوحی میدیا دەرهاتووە وە کوردبوون ڕوحەکە کورد هەڵگری ڕوحەکە کە هەمان ڕوحی میدیاییە ئەلێرەوە ڕەپدەیە لە بینی ئەم دوانە و مۆزوعی قازیش قازی بەچی کوردە بەوەی کوردەکە ئەوەی مادیە ڕوحانی دەبێتەوە لە ناو قازیە ئەوەی کە سیستەمی هێزە بەرەو تەحول دەکات بۆ سیستەمی ئاکار وەک کێشەی نێوان ئێران و قازی وەک کۆمار ئەم کێشەی نێوان ئەم دوو سیستەمەیە لە ڕاستیە سیستەمێکیان کە لە ڕێگەی هێزەوە دەوێت سەتەرە لەسەر مشتەکان بکات سیستەمێکیش کە سیستەمی ئازادیە لە ڕێگەی هێزەوە هێز بەکار ناهێنێ بۆ سێترەکردن و کە قازیش دەبینین قازی بە هیچ شێوەیەک هێز بەکار ناهێنێ و ئەوەی کە ئەو ینی لە ژیانی سیاسی خۆشیە ئەم پیاوە هێز مەوزوع نیە لە لای وە شتێکی تر مەوزوعە لە لای و ئەو بە شتێکی تر پشت بەستووە بەو سیستەمی ئازادیە پشت بەستووە و لێرەشەوەی ئەو جەنگە لە بینی ینی نەوەکانی ئەوانەی کە لە نەوەی مەرگن کە لە سەفەویەکان دەکەونەوە لەگەڵ قازی ئاساس دەبێت کەوانەی گەشتی مەرگ نەک ژیان کە لە دوای بڵێن شای ئیسماعیلی سەفەویەوەی گەشتی مەرگ دەست پێ دەکا لە عینی کاتە گەشتی ژیان لەگەڵ لە هەمان کاتا لەگەڵەوەی کە شای ئیسماعیلی سەفەوی تەواو دەبێت و ئەم ڕوحا دێتە ناو من کوڕەکەی و بەناو سلسلەی پاشایەتی ئێران ئەتێ دەپەڕێ ئەمە گەشتی تر مەرگ لێرە پەرەدەسێت لە ڕاستیان مەرگ هێز پێیا دەکا کە سیستەمی هێز گوزارشتە لەم مەرگە لەو لاوە سەر دەکەین ڕوحی بنەماڵەکەی قازی کە لە عیسایە دەبێت بێتە محەممەد بە پێچەوانەی ئەوە گەشتی ژیان دەست پێ دەکات هەر ئەوەیە کە مابات و مکوریان دایمە ئەم مەرگە دێر لێ دەرات ئەم مەرگە لێ بە مەرگێکی جەماعی بەردەوام لەناو مەرگایە شارە بەڵام لە عینی کاتیشە بەردەوام چی دەبێت بەردەوام زیندوو دەبێت ئەو مەرگە لەوێوە دێت ئەم دەکوژێت و بەڵام جارێکی تر زیندوو دەبێتەوە وە خۆی عشق عیبارەتە لەم مەرگ و زیندوو بوونەوەیە ینی مەرگ نییە کە ئیتر تەواو بیت مەرگێکە کە تۆ جارێکی تر تایە زیندوو دەبیتەوە و عشق عیبارەتە لە
مردن و زیندوو بوونەوە لەناو ئەم مردن و زیندوو بوونەوە ئەو ڕوحە گەشەرەکە و ئەو ڕوحە پەرە دەسێنێتە دەگاتە ئاکامەکەی خۆی لەبەر ئەوە ئەگەر بێت و کۆتایی ئەوە فارسی بوونە یا بڵێنەوەی کە ئێمە پێی دەڵێن فارس ئێمە تاریخی دەخوێنینەوە سیستەمی هێزە ئەمە فارس ئەمەی تەمبی کردو بۆ خۆی یعنی فارس شانازی بۆ دەکات کە پەیڕەوی لە سیستەمی هێز کردو توانوێتی کۆمەڵە دەوڵەتی کە لەسەر ئەساسی هێز دامەزێنێت توانوێت شانازی بەوە دەکات کە توانوێتی هەموو دنیا بگرێ بەڵام کورد شانازی بەمەوە ناکە بۆچی چونکە سیستەمەکە سیستەمی ئازادیە ئەوەی فارسی بوونی خۆی لەسەر بینا کردووە سیستەمی مەرگە و ئەوەی کوردبوونی خۆی لەسەر بینا کردووە سیستەمی ژیانە و کێشەی نێوان فارس و کورد کێشەی دیالکتیکی نێوان ژیان و مەرگە و بەمە قازی کوردە کە هەڵگری ژیانە لەناو مەرگە و هەڵگری ژیانە لەناو ئەو مەرگەی کە سیستەمی مەرگ دەیێنە دەیەوێت ژیان بگوژێنێتەوە قازی دەچێت لەناو جەرگەی مەرگە ئاگری ژیان پێدەکاتەوە پێشەوا کووردە پێشەوە بە معنای کوردبوون کووردە و یەکێکە لەو ئەستێرانەی کە کوردبوون تایدا درەوشاوەتەوە و ئێمە کاتێککە لە قازی دەڕوانین تێڕادەمێنین ئێمە لە کوردبوون دەڕوانین و دەتوانین لە کوردبوون تێبگەین لە ڕێگەی قازیەوە و من بۆ خۆم قازی ئەوەندەی تر ئاسۆی بیرکردنەوەی فراوان کردوم لەبارەی کوردبوونەوە و قازی و هەموو ئەوانەی کە فعلەن پەیڕەویان لەم سیستەمە ڕۆحیە کردووە هەمووی ئەو ئاماژانن کە ئێمە لە ڕێگەیانەوە دەتوانین لە جەوهری کوردبوون تێبگەین دەتوانین لە کورد تێبگەین کوردە و کوردەی کە تا ئێستا پرسیارێکە خۆشمان وەڵامان بووین و یەکێک لەو کێشە گەورانەیە کە هەیە ئەوەیە کە تا ئێستا ئێمە کوردیەتی تا ئێستا پێناسەیەکی دیاریکراوی نییە لەبەرەوە بە کەیفی خۆی پێناسە دەکرێن و تعریف دەکرێنەوە وێنەمان بۆ دروست دەکرێت و لەسەر ئەم وێنەش حکم دەدرێن ڕۆژهەڵاتناسی وێنەیەکی بۆ ئێمە کێشاوە ئەو کوشت و کوشتارێک کە ئێمە تیاهین بەرهەمی ئەم وێنەیە و بۆ ئەوەی ئێمە لەمە دەرچین لەم زیندانە گەورەی دنیا دەرچین بەر لە هەموو شتێک دەبێت ئێمە فعلەن خۆمان پێناسی خۆمان بکەین قازی یەکێکە لە پێناسەکانی یەکێکە لە دەوشانەوەی پێناسەی کوردبوون لەبەرەوە قازی بۆ ئێمە کلیلەکە لە کلیلەکانی کردنەوەی پرسیاری کورد چییە و کردنەوەی پرسیاری کوردبوون چییە و لێرەوە قازی تەنها هەر سەرکردەیەک نییە و کلیلێکیشە لە کلیلەکانی کردنەوەی نهێنی کوردبوون